بەڵێ هەنا وەکو ئاماژەمان پێکرێت تۆری دومان تایبەتە بە بەڵگەیەکی تایبەت کە باس لە ئامادەکاریەکانی پێش دووگیانبوون دەکەیت. بەڵێ بۆ ئەمەش میوانداری دکتۆریان سعدیمان کردە بەس پێشەوەی بچمە دەستپێکی پرسیارەکە دەست خۆش بۆم شیرینی و بە شیرینیەوە هاتەی شیرین لەگەڵ خۆی هێناوە خاتونی دکتۆر. بەڵێ دکتۆریان سعدی پسپۆڕی نەخۆشی ژنان و مناڵ بوون. دکتۆریان ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بم ئەو خانمانەی کە ئەنەوێت دووگیان بن ئەو ئامادەکاریانە چین خۆی لە چیدا دەبینێتەوە؟ خۆی هەموو ئافرەتێک پێش دووگیانی ئەتوانین بیکەین بە سێ بەشەوە. بەشێکیان ئەوەیە کە خەڵکێکی نۆرمەڵەوە تیادیە و هیچ شتێک بە خۆی شک نابە. خەڵکێکی جەوەی نازانێ ئایا مشکلێکی یان نییە. خەڵکێکیش هەیە کە خۆی نەخۆشێکی لەگەڵە بەس پلانی هەیە بۆ سک لەبەرەوە بێت بزانێ ئایا ئەم نەخۆشی قوڵی سکەکە یان چی بکە بتوانێت سک کاوسکەکەی بەردەوام بێت تا ئەخیر. ئەو خەڵکانی کە نۆرمەڵن و هیچ مشکلەیەکیان نییە. طبعا الحەمدولله خۆشبەختانە خەڵک ئێستا ڕۆشن بیری ئەوە بەرزە. ڕۆژانە ئێمە خەڵکی ئاڵێت من پلانی سکم هەیە حتا نۆبەرەشیان نییە یعنی هیوا هەیە دووەم و سێم و چوارەمێتی ئەڵێ ئایا چه ئامادەکاریەکەی پێشەوە بیکەم. ئەو خەڵکێک کە هیچ مشکلی نییەکێت وەکو ئامادەکاری مجموعەیە ینی لە ڕێ پرسیار و ئەو نیشانانی کە دیەتی و ئەو فحسانی کە بۆیکرێ ئەزانی بزانی هیچ مشکلێکی هەیە یان نییە پێویست بە هیچ شتێکەکەیان نا و ئەتوانێت بەردەوام بێننا. حتا ئەو کەسانە کە هیچ مشکلیان نییە باشتر پێش ئەوە چەند هینێکێ چەند ئامادەکاریەک هەیە بۆ ئەو فتری کە پێش دووگیانی باشتر وای بەلایەنی کەمەوە بەلایانی کەمەوە 2 مانگ پێش ئەوە دەستکا بە خواردنی فۆلیک ئەسید یاخود بۆ نمونە ئەوانەی کە وەزنیان زۆرە وەزنی خۆیان داگرن چکە لەگەڵ سکەکەیە وەزنەکە زیاتر ئەبێ لەبەر ئەوە خوانە ینی ئەگەری توشبوون بە نەخۆشیە مزمینەکان وەکو شەکرە و سەخت و یاخود تەسیری لەسەر مناڵبوونەکە خراپە. داگررتنی وەزنانی گۆڕینی لایفستایڵی خۆی ئەمە خەڵکێکی با بڵین بەسی هەر نۆرمال بکەین. بەڵێ دکتۆرە جگەلاوانی کە باسی کرد پشکنینێکی پزیشکی واتە پێویستە پشکنین بۆچی ئەندامێکی لەشیان بکەن بۆچی جۆرە نەخۆشیەک لە لەشیاندا بکەن و کەسانی کە پلانی دووگیان بووندا دەنێن. خۆی یەکەم شت ینی وەکوتم ڕواڵەت کە سێری نەخۆشەکە ئەەکەی ئایا زۆر قەڵەوە زۆر زەعیفە یا نیشانی هیچ نەخۆشیشکەی لەگەڵایە بۆ نمونە لاانێ خۆی نەزانێت هەست ینی بەڕواڵە تا دەرکەوی یان لە ڕێ فەحسی مختبەریەوە دەرکەوە کە ئەم نەخۆشە لەوانەیە ئەم ئافرەتە غودەی دەرەقی هەبێت. غودەی دەرەقی یەکێکە لەو نەخۆشیانی کە لە زۆربەی نەخۆشە دیار نییە پێوەی دیار نییە یعنی غودەی خۆی غودە هەموو کەس تەمان ڕژێنی غودەی هەیە و هەموو جستی لەسەر ئەو ڕژێنە ینی ڕژێن تەسیری لەسەر هەموو جستی ئەگەر هات و زۆر ڕژا لە حەدی طبیعی زیاد پێڵەن غودەی سام ئەگەر هات و کەمتر یاخود کە پێڵەن غودەی ژەهراوی یاخود ئەگەر کەمتر بوو پێڵەن غودەی دەرەقی. غودەی دەرەقی کە غودەی تەمەڵی پێڵەن لە زۆربەی خەڵکان نیشانەی نییە ینی هەست بە نیشانەکانی ناکا بەزەقی بۆ نمونەوە هەست کەسە هەستەکە قەڵەوە بێت بە بێەوەی خواردنێکی زۆری هەبێ زۆر زوو هیلاکە بێ تااقەتی نییە پێستی وشکە یاخود خەمۆکیەکی هەیە بەبێ سەبەب ئەما گەر هات و دەرەجەکانی کەم بە دەرجەی زۆر بەوە زیاتر دەرەکەوە مەسڵ ئاوەساوی جسمی هەیە. ئەمانە لە ڕێ جارێ وهەیە پزیشکەکە بەس لە ڕێ ڕواڵەتەوە یاخود لە ڕێ پشکنینەوە بۆی دەرەکەوە کەمە زۆر تەسیری مهمی هەیە لەسەر مناڵەکە خاستن لە سێمانگی ئەوڵی سکەکە لە برۆ باشتر پێش ئەوە یان لە یەکەم سەردانی دووگیانە ئەو فەحسە بکرێ بۆی ئەگەر هات و خوان چەند مانگ پێش ئەوە سەردانی دکتۆرکە ئەخۆی باشتر وایە گەرێکێک مشکلێکی نەبێ پێش ئەوە بە 2 مانگ بەلاینەکەم 3 مانگ پێشەوە پلانی سکێ بە پێشەوەی مەنع بشکێنێت سەردان بکاو ئەو شتانە بزانێ. ئەمە یعنی بۆ نمونە و کوتم فەحسی غودەی دەرەقی یا فەحسی شەکرەلانە و کەسە نەزانێ شەکرەی هەیە یا بۆ نمونە پەستانی خوێن زەخم بەرزی یا بۆ نمونە بەعزێ نیشانە هەیە ئێڵێ و نازانێت چێلانێت علاقی لەسەر دڵی هەبێ ئەما شتانێک کە ئەو کەسە خۆی هەز ناکا هەیەی. ئەو خانمانەی کە ئەنەوێت دووگیان بن پەنا بنە بەر چ خواردنێک ینی وەکو ئێوەی پزیشکانی پسپۆرت خواردنێکی بۆ دەئاندرێت بۆەوەی ئامادەکاری بۆ دووگیان بێت.
خۆی ئەو خواردنانی کە پێویستە کا پێش دووجانی دەست پێ ینی لە کاتی دووجانە دەست پێکرێ باشتر وایە ئەو دایکە پێش ئەوەش دەست پێ بکە بۆچی یەکەم بۆی جسمی ئامادە بێ بمناڵێکی تەندروست دروستکە دوو هەم بۆی خۆی ڕابێنێ لەسەر ئەو جۆرە خواردنە چکە دایکە دووجانە بێت هەم کۆممان نەزانین بێزوو ئەکا مەزاجێ گۆڕێ تا بۆنکردنی ئەگۆڕە زۆر زەحمەتە لەو کاتە تۆ بێت یەک بەرنامەی بۆ داڕێژی لەبەرەوە گەرەو کەسە بتوانێت لە پێش ئەوە دەست بە خواردنی تەندروست بکات باشترە خواردنی تەندروست یانی چی؟ یعنی یەکەم شت کالۆری زۆرتیانە بێ ینی شیرینی و چەوری خاص ئەم هەردووکیان بە تایبەتی بە دەرەجە یەک شەکر ئەمە باش نییە بۆژنی دووکیان ئەو خواردنانە بخواکە ینی هینی بەڵێن نوتریشنەڵ ڤالوی ینی بەهای خۆراکی زۆرە نەک کالۆری زۆرە خواردن هەیە بەهای خۆراکی زۆرە بەس کالۆری کەم وەکو سۆزەهات وەکو میوە هات وەکو دانەوێڵە بە توێکڵەوە ینی ئاردی سپی بەهای خۆراکی کەمە بەس کالۆری زۆرە بەس بۆ نمونە شۆفان یاخود ئەوەی کە تۆکڵی پێوە ینی هەر دانەوێڵە کە تۆکڵی پێوە بە بەهای خۆراکیەکەی زیاترە بۆ نمونە بۆ قەولیات زۆر باشە بەهای خۆراکیان زۆرە کالۆریان کەمە سەوزەوات یاخود چەرەسات ئەمانە شتێکی باشن چەوری کالۆری زۆرە خاصەتەن ڕۆنی ڕق و کەرە و ئەمانە چەوریان کالۆریان زۆرە بەس بەها خۆراکیەکەیان کەمە ئەو خواردنانی یا بۆ نمونە شتێکگە هەیە هەر لە پێشەوە ئەگەر دەست پێ بکە مەسەلەی کافاین طبعا لە چاو قاوەیە زۆرە ژنێکی حاملە ڕێپێکگە پێدراوە 200 میلیگرام کافاین بخوا لە ڕۆژێکە 200 میلیگرام یعنی یەک ئسپرۆسۆ طبعا زۆر خستە کافاینەکەی بەڵام مقابلی ئەوە 4 کوب چایە ینی لەبەر ئەو ئەتوانێت فەرقیکە مەسەلەن ئسپیرۆسۆیەک ئەتوانێت بگۆڕێتەوە بە 4 کوب قاوی کاڵ یعنی یاخود 4 چای خست ئەمە فەرقی هەیە چکە کافاین تەسیری باشی نییە لەسەر مناڵ لەبەرەوە باشتر لی دوورکەوێتەوە یا بۆ نمونە مۆزوعی سۆدا ینی بڵین نەک سۆدا خواردنە غازیەکان ئەمانە ینی کالۆریکی زۆر زۆریان تایە ئەوانش بەشی خوان کافاینیان تایە کە ئەمانە باشترە پێش ئەو وا خۆی ڕابێنێ کەنی خوات و لێ دوورکەوێتەوە چکە لە کاتی سکەکە لەوانێ نەتوانێت یا کاتێک پێ بزانێ و سەمانیاڵی ڕۆشتووە کە چوارپەلی مناڵەکە کۆرپەلەکە دروست ئەبێ خواردنە کحولیەکان جگەرە ئەمانە هەمووی تەسیری خراپی هەیە لەسەر من کۆرپەلە یاخۆ قسەکە چاکە دوێەوە پرسیاریش دەکەین ئەمە پێش جەنابەت باسی ئەوەت کرد ئەگەر بێت و پێش دووجان بوون ئەم خواردنانە بەعام بەڵام حتا لە پێش دووجانی هەندێک خواردنەیە بۆ نمونە سەوزەی نەکوڵاو گۆشتی نەکوڵاو چکەمانە ترسەوەی هەیە بەعزی میکرۆبی تایە کە تەسیری هەیە لەسەر لە بارچوونی کۆرپەلە لاانەیە لە بیدایەتی حملەکە بێت لاانێ لە کاتی حملەکەی بێت ئەم خواردنانە بخوات تەسیری لە بارچوونی هەبێ بۆ ئێمە بدەیت کە کاندێ ماڵن خواردنی نەکوڵاو سەوزەی نەکوڵاویان گۆشتی نەکوڵاو یاخود ئەمانە باشتر وایە خۆراکانە کە پێویستە خانمانی دووگانی بە دوور بن بەڵێ خاتون ئەگەر بینە سەر تەندروستی ددان و پووک هیچ کاریگەری دەبێت بۆ سەر ئامادەکاری بۆ دووگیان بوون واتە پێویستە هیچ پشکنینێکیان بۆ بکرێت زۆر تەسیری هەیە و هیوادارم ئەوە بە هەند وەربگرن چونکە دایکی دووجان لە کاتی دووجانیا مەناعی کەمە بێتەوە لەبرۆ ئەگەری توشبوونی بە نەخۆشەکانی ددان زیاترە یەکەم مەناعی کەمە بێتەوە دووهەم کالیسیۆم لە جسمیا لە بڕووی کۆرپەکە زیاتر پێویستی بە کالیسیۆمە ئەو کالیسیۆم بخۆی ڕائکێشە حەقی نییە دایکەکی کالیسیۆمی طبیعیە باشە زۆرە ئەو کالیسیۆمی خۆی ڕاکێشە لە ئەنجامە دایکەکە کالیسیۆمی کەمە بێتەوە لەبەر تەسیر لەسەر دان و ئسقانی دایکەکە ئەکا لەبەر ئەوە ینی لە بعد کاتی حملە ئەتوان بڵێم لە ڕێی خواردنەوە نتوانێت تعویزێکی تەواوی کالیسیۆم بکات لەبەر لە ڕێی حەبۆ ئەیرێتە باشتر لەبەرەوە باشتر وایە هەموو دایکێک پێش دووجانی بچێکێکی دانی خۆی کابووی ئەگەر هەچ کێشەیەکی هەیە لە پێش دووجانێکە هەلکەرێت چکە دوای لە کاتی دووجانەکە کە تووشی کێشە ئەبێ هەم خۆشی هەم پزیشکەکەش ترسیەوەیان هەیە ئایا معالەجەکردنی خەتەریاتی نییە لەسەر سکەکەیان نا خاتون باس لەوە دەکرێت هەنێ خاتون پێش دووگیان بوون تووشی خوێنمەین دەبێن ئەمە چۆنە؟ پێش دووجان بوون بەڵێ خۆی ئەو مۆزوعی خوێنمەینە
یعنی حەزەکەم خەڵکی ئەو لێرە بزانە لە بەرەوەی لەم ئەم نەخۆشیە زۆر کۆن نییە خەڵک تازە پێی ئاشنا بووە ئەتوان بڵم بەهایەکی زیاد لە حەدی خۆشی راوەتێ یعنی هەچ کەسێ یەک مناڵی لە بارچی یەکسەر لە من خلانی خوێنمەینم بێ فەحسی خوێنمەینم بۆ بکەن فەحسەکانی خوێنمەین فەحسێکی زۆر زۆرە تەکلیفێکی زۆر زۆری هەیە لەسەر نەخۆش چکە زۆر بێ و فەحسانە لە خستخانە حکوومیەکانیشان ناکرێت بەڵام هەج دایکێک یعنی ئەگەر هات و تا سێ مناڵیشی لە باشە پێویست ناکا بکەیتە فەحس و فۆسات ئەگەر سەبەبێکی زەقی نەبێ یاخود ئەگەر خۆی دایکەکە تەمەنی زۆر نەبێت ماوەیەکی باشی بەدەستەوە بۆی دووکیان بێت پێویست ناکا بکەیتە فەحس و فۆساتێکی زۆر بەڵام مۆزوعی خوێنمەینەکە هەندێک جاڵانە و کەس هەر لە ئۆڵۆ لەگەڵیەتی بۆ یەکێک لە نەخۆشە ڕۆماتیزەکانەوە یان لەوانەیە لە ناوڕاستی ژیانیا توش بێت لەبەرەوە لەوانەیە مناڵی یەکەمی بۆ عیبینە دۆمی بۆ عیبینە لە سێمە سێرەکەن ئەو کێشەی هەیە ئەگەر بێت و بمانێ ئەو فەحسانە بکەین بەڵێ بارێکی زۆری تێئەچێ لەوانەیە پێی بزانین لەوانەیە پێی نەزانین بەڵام خۆی لە کاتی سکەکە نابێ ئەو فەحسان بکرێت لە کاتی سکەکە مەزبوط دەرناچێت لە بەرەوەی ئەو گۆڕانکاریانی کە لە دەستی ژنی دووجا ناڕۆئەیە نایڵە باڕەکپێکی دەرکەوێت لە بەرەوە بەداخۆ بەعزێ دایک داوا کایەکسەر لە کاتی سکەکە ئەو فەحسی بۆ بکرێت و فەحسە لە ڕێی خوێنەوە لەوانەیە زەحمەت بێ بکرێ و پێی بزانرێ بەس لەوانەیە لە ڕێی متابعەکردنی بە سۆنەر بزانین خوێن بە باشی بۆ مناڵەکە ئەڕوایان هیچ خەتەرێکی هەیە کە ترسی خوێنمەینی لەسەر دروستکە لەبەرەوە من پێم خۆشە یعنی ئافرەت ئەتەکان ئەوە نەترسن لە مۆزوعی خوێنمەین خاستان ئەوەی کە ناڵی زۆر لەبەر نەچووە ئاماژەت بە تەمەنیە ئەو خانمانەی کە ئەنوێت پلانی دووگیانبوونیان هەبێت یان ئامادەکاریەکانی پێش دووگیانبوون بکەن تەمەنێکی دیاریکراو هەیە خانمان لەو تەمەنە بڵێن ئەمە گونجاوە بۆ دووگیانبوون یان ئەو خانمانەی کە لە تەمەنی بەرەو سەرەوە دووگیانە بن ئەمانە کاریگەری سلبیەکانی چییە؟ خۆی ئێمە ناتوانین بە کەس بڵێن تۆ تەمەنی ئەوە نییە سکەی چکە هەموو کەسێ مافی خۆی هەیە تا ئەو کاتی سکە کات یان ئیتر چەند مناڵە چەند گەورەیەت ئەتوانێت سکە بەس ئەبێ بە هەند وەرگیرێت تەمەنەکەی بۆ نمونە تەمەنی زۆر مناڵە ئاگامان لە بازێشتی بێت تەمەنی گەورەترە 25 ساڵەوەی ئەوە بێ بزانین بە هەندێشتی کە بە هەند وەرگرین بەڵام خۆی ئەگەری سک لە 25 ساڵەوە زۆر کەمتر ئەبێتەوە هەرچەند لە دایکێکە بۆ دایکێک گەڕە هیوا هەیە لە 25 جانایی بێت هیوا هەیە نەخێ لە دوای چلی شەو ئەی بێ بەڵام لە تەمەنی گەورەیە چەند شتێک ئێمە بە هەند وەرەگرین یەکەم نەخۆشیە درێژخانەکان مۆزوعی زەخت و شەکرا ئەمانە لەو دایکانەیە ئەگەری زیاترە چکە خۆی لەو تەمەنە نزیک بۆتە ئەو نەخۆشیانەی هەبێ یاخود بەهۆی سکەکەەوە لە بەرەوەی زەختێکی زیاترەکەوێتە سەرجەستەی تووشی بێ ئەبێەوە بە هەند وەرگیرە و ئەسڵان پێشەوە بزانرێ ئایا ئەو نەخۆشیانەی نییە بۆی ئەگەر هەشێتی معالەجە بکرێ و خۆی لە سەرڕابێنێ و خۆی بۆ ئامادەکا و بزانێ مەسلن بەعزە خواردن لێ دوورکەوێتەوە بەعزێ ئەکتیڤیتی بۆ ئەو باشە بەعزێ ئەکتیڤیتی بۆ ئەو باش نییە زائیدەن ترسی بڵێن مشەوەهی مناڵ یعنی ئەو هینە نقصانی مناڵ لە بەرەوەی کرۆمۆسۆمەکان لە دایکانە کە تەمەنیان هەیە ترسیوان هەیە ئەوی هێلکانە کۆنترن لەبەر ئەوە لەوانەیە ترسی نەخۆشی کرۆمۆسۆمات وەکو مەنگۆل و دان لەوانە زیاتر بێ هەرچەند ئەومانەیەوە نییە کە دایکێک گەورە بێ ئەوەی ئەبێ یا دایکێک مناڵ ئەوەی هەبێ بەس ئەگەری زیاترە و سێهەمیش ئەگەری لە بارچوون لەو دایکانەیە زۆر زیاترە چکە کواڵیتی هێلکەکە لە بەرەوەی کە تەمەنی هەیە کەمتر یعنی باش نییە لەبەر ئەوە ترسی لە بارچوونیان داوانێ ببێ بە مناڵ بەس لە بارچێت ئەم سێ حاڵەتە ئەبێ بزانین دکتۆرە ئەگەر باس لەوە بکەین ئێستا خەڵک زۆرتر خانمان لێزەر بەکاردێنن بۆ سپیکردنەوە یاخود لابردنی مووی جەستەیان بەکارهێنانی لیزەر لە ناوچە هەستیارەکاندا هیچ کاریگەر دەبێت لەسەر دایک بۆ ئەوەی کە پلانی منداڵبوونی داناوە بۆ لاوازکردنی کۆ ئەندامی زاوزەی خانمان لە ڕاستیە مۆزوعی لێزەر لە بەرەوەی خۆی تازەیە هەتا ئێستا بەحسێکی زۆر مەزبوط نییە ئایا بەکارهێنانی لێزەر لە بەرەوەی لەو مەمتقەی نزیکە ئایا تەئسیری هەیە لەسەر مستەقبەلی ئەو کۆندامی زاوزێ یان لە کاتی سکە ئایا زەرەری هەیە لەسەر مناڵەکە هیچ بەحسێک نییە تا بڵێن سەلامەتە یا سەلامەت نییە و زەرەری هەیە نازانم بەڵێ دکتۆر ئەمانە ئەگەر مناڵی یەکەم بێت بەڵام ئەگەر دایکێک مناڵی یەکەم و دووەمی هەبێت پێویستە نێوان مناڵی یەکەم لەگەڵ دووەمدا یا مناڵی دووەم لەگەڵ سێمدا بێ ماوەکەی چەند بێت تاکو دووبارە پلانی دووگیانبوون دابنێتەوە شتێکی وانە یعنی
نعلميا نسايكولوجيا هیچ تیشوانی بلا ابی منالک و منالک آنی تمن به چون خوی خواه جستی افرتی و درست کردو اگر هاتو شیریه بهوی هورمونی شیروها اگر اسکی کما نالم صفرة بس كما خاصة نو ديكاني بشو روش شيري خوانين بمنالكا اجريسكي كما لبر او خواوي دروس كردو بوي بتواني جاري اشير بو امنالا دروسكا بس زور اعتيادية كديك يكسر شفتجي كعبا كردو خمان بيلان شفتجي يعني يكسر سكاكاتو لكاتي شيردانا مناڵی کێبێ زۆر ئاساییە بەڵام هەندێک شت ئەبێ لە بەرچاوگیرێ یەکەم جستی ئەو دایکە ئەو هەموو نیوتریشنی کە لە جستی کەم بۆتەوە یعنی ئەو معدانانی کە لە جسمیەتی ئەبێ بە هەند وەرگیرە خاصن دێکمان هەیە سکیژەیەت عفەن سکیشی هەیە و شیریژەیە زۆر طبیعی ئەتوانێت زەرەری نییە نەبۆ کۆرپەلەکەی ناوسکی نەبۆ ئەو کۆرپەی کە هەیەی نەبۆ خۆشی بەس ئەوەی لاوانێ هەندێک خۆراکە پێویستەکات تعویزی کە بەڵام ئەگەر بێت و دایکێک بە تەبیعی مناڵی نەبوو بێ بە سزرێن مناڵی بوو بێ ئەگەر بێ دوای ئەوە چانسی تەبیعی وەرگێتەوە جارێککە باشتر وایە بینی ئەو دوو مناڵە ماوەیەکی هەبێ بلایانی کەم شەژمان بۆچی بۆی ئەو برینە بتوانێت چاک بێتەوە کەسکی دوای ئەوەی کرد ئەگەر حەزی کرد بە تەبیعی بێتەوە ترسی کەمترە ئەگەر ماوەی هەبێ بەس ئەگەر ماوەکی زۆر کەم بێ یعنی لە 6 مانگی ئەوەڵە دوای ئەو مناڵسکی بوو بێتەوە ترسی تەقینی ڕەحمی زۆرە لە کاتی مناڵبوون و ژانە لەبەر ئەوە ئەگەر دایکێک حەزەکات بە تەبیعی بێتەکە تەبعاً تەبیعیەکەش باشتر ئەگەر ئەو خاستن یەک عملیات بێت دوای دوو عملیاتەوە چانسی تەبیعی ناگیرێتەوە هیچ بەڵام ئەگەر هاتوو عملیات بوو باشتر وایە 6 مانگێک فرسەتێک بە دوای ئەو ئەنجاسکی بێتەوە ئەخاتون دیارە ئەستێکێک ببوورە دکتۆرە هەر دکتۆرە بە پیشەکی خۆن بانککەری باشترە دکتۆرێکێک لە بینەرەکانمان پەیوەندی کردووە دەپرسێت ئایا ئەو کەسانی کە نەخۆشی زایندیان هەیە دەتوانن دووگیان بن بەتەکید دەتوانن دووگیان بن بەس ئەوەی پێشەوە بێت پزیشکی پسپۆڕبینی بێتنی بزانین ئایا معالەجی ئەوەی یان نە چونکە باسێک لەو دەرمانانی کە معالەجی پێکرێت لە کاتی سکانها بێ و هەروەها لە کاتی مناڵبوونەکە چونکە هەندێک لەو نەخۆشیانە لەوانەیە لە کاتی سکا لە ڕێی گەڵاشۆ بچێت بۆ مناڵەکە بەڵام لە کاتی مناڵبوونیشە ئەگەر بێت و بە تەبیعی بیبێ ئەگەری گواستنەوەی زیاترە بۆ نمونە نەخۆشی ئەیدز باشتر وایە بە عملیات مناڵیان بێت چونکە چانسی گواستنەوەی ئەو نەخۆشیان حەزی لە ڤایرۆسەکان گواستنەوەی ئەو نەخۆشیە بۆ ئەو مناڵە زیاترە بێکرد بە تەبیعی بیبێ بەڵێ خاتون دەمەوێت پرسیاری ئەو بکەم کە منداڵی بلووری ئەمانە هیچیان جیاوازیان دەبێت لەگەڵ کەسێکە بێ منداڵی بلووری بە یاخود منداڵی سروشتی ئەم ڕێکارانی کە ئێستا باسمان کرد نەنا نەخێر بەتەکید ئێمە باسی دووگیانیەکەین ئەگەر بە تەبیعی بپیان بە مناڵی بلووری نەتیجە هەر دووگیانیە لەبەرەوە بەتەکید جیاوازیەکی نییە ئەمێ باس لە وەرزشکردن بکەین ئەو خانمانەی کە دووگیانن دوور ئەکەونەوە بەشێک لە خانمان دوور ئەکەونەوە لە وەرزشکردن ئەمە بنەمای زانستی هەیە خانمانی دووگیان دوور بکەنەوە لە وەرزشکردن هەم ئەم پرسیارە و پرسیارێکی تریش لە هەمان کاتدا ئەو خانمانەی کە ئامادەکاری و پلان دانێن بۆ دووگیان بوون چ وەرزشێکی گونجاو هەیە بۆ ئەوەی ئەوەکو ئامادەکاریەک بێ بۆ دووگیان بوون خۆی ئەوە شتێکی زۆر باشە چکە ئەگەر ئێمە ینی هەمومان ئەزانین کە جیلە کۆنەکان لەبەر ئەوەی کە ژیانیان قورستر بوو خوان هەموو ئیشی ماڵ و حاڵ و هەندێکیان ئیشی دەرەوەشیان کردووە زۆر ئاکتیڤتر بوون زۆر سەحەتیان باشتر بوو زۆر بە ئاسانتر مناڵیان بۆ چکە چالاک بوون بەس بەداخەو خەڵکی ئێستا لەبەرەوەی زۆر ژیانی ئیسراحەتترە لە ڕێی لە ڕووی جستەی ینی بە سیارە ئەڕوا زۆربەی ئیشی ماڵەکەی ئاسانترە وەکو جاران نییە لەبەرەوە خەڵکی ئێستا تەماڵترن دایکی ئێستا تەماڵترە لەبەرەوە نەتیجەی مناڵبوونەکەی زۆر باش نیست ئێمە پرۆگرامێکمان دەست پێ کردووە لە سنتەرێکی زۆر باشمان کردەوە لە خزخانەی ئەنوەر شێخە بە تایبەتی بەس بۆ وەرزشکردن بە ژنانی دووگیان چونکە زۆربەی ژنەکان یەکەم ئەترسن دووهەم شوێنێکی وانییە کە بە تایبەتی بۆ ژنی حامیلەت ینی ڕێنمایی باتێ چ وەرزشێک بۆ تۆ باشە چ وەرزشێک بۆ تۆ باش نییە چی زۆر بکەی باشە و چی بکەی بۆی هەم سەحەتی دایکەکە باش بێ هەم جسمی تێک نەچێت کەمتر یعنی مەحاڵەکەن کەمتر تێکچێ و زائیدەن مناڵبوونەکەی ئاسانتر بێ و دوای مناڵبوون چۆن بە زووترین وەخت و باشترین وەخت ئەو جسمە بگەڕێتەوە باری تایبەتی باری پێشووی خۆی طبعا لەگەڵ وەرزشەکانە ڕێنمای لە ڕێ خواردنەوە لە ڕێ هەڵس و کەوتێنیانەوە لە ڕێ خەوتنیانەوە لە ڕێ جوڵەی ڕۆژانەیان لە کاتی ئیشکردنا چی بکەن حتا یعنی ڕێنمای لە ڕووی شیردان بە کۆرپەلەکەیان
چۆنێتی ینی مامەڵەکردنی مناڵەکەیان چکە خاستەنانی کەنەوەبەرە هیچ معلوماتێکیان نییە. ئەجا ئەمە لەبەر ئەوی لە ڕێی گروپەوەی خۆشترە باشترە ینی دێکەکان زیاتر عینەکەن و وەختەکەشی زۆر کەمەوە حتا ینی سعرەکەش وا دانراوە کە هەموو کەسێ پێ بێرە هەموو کەسە بتوانێت بێ. هیوادارم ئەمە ئێمە بتوانین ینی سوودێک بە ژنان بگەێنین. بەڵێ دکتۆرە گەربینە سەر سووری مانگانە لە خانماندا ئەگەر بینە سەر سووری مانگانە ماوەی چنێک دوای سووری مانگانە گونجاوە بۆ ئەوەی خانم دووگیان بێت یا خۆت لەو کاتە زیاتر ئەگیری دووگیان بوونی هەیە. خۆی لە دێکێکە و دێکێک فەرقەکە ینی خەڵک هەیە بۆ نمونە دلیلیش بۆ ئەوانەی کە ئەڵەن مانعی طەبیعیەکەین زۆر جار سکیانە بێ بۆچی چکە لە وازانێت ئەگەر فتری ئەوڵی دوای عادەکان پێش عادەکە گەرمە بکە لەو فترە حساسی کە مابینی ئەوەیە بەسکە بێ شەر نییە ئللا لەو کاتە بێ هەیە لە دوای عادەکە یەکسەر سکێ بێ خۆت پێش عادەکە یەکسەر سکێ بێ بەڵام زیاترین بە شێوەیەکی ینی کۆم با بڵێن گشتی لە ئەگەر دێکێک سووری مانگانی هەمومان یە جارێک بێ ینی 28 بۆ 30 ڕۆژ جارێک بێ لە ماوەی لە 12 ڕۆژ و هەتاوەکم 16 ڕۆژ ئەمە باشترین ماوەیە بۆ دووجان بوون. بەڵێ گەرۆک و ڕێژەیەک بۆمان باس بکەیت ڕێژەی کامیان زیاتر ئەو خانمانی کە ئەانەیە بە پلان دووگیان بێن یاخود ئەوانەی کە بە سوودفا ئایا هیچ مەترسیان هەیە ئەوانەی کە بە سوودفا مناڵیان ئەبێت جیاوازیان هەیە لە نێوانیان؟ بەتەکید جیاوازیان هەیە طبعا بەتەکید ڕێژەوانی کە پلانیان هەیە خۆیان ینی ئامادەی کردو شەرنی ئامادەیەکی تاو بەز ینی ئەو دەکانی کە بەویستی خوان ئەو خێزانانی بەویستی خوانانە سکیان بێ بەتەکیدەوانە زیاترە خەڵکێکی کەمتر بە لە ڕێمان ئەوە بێ بەڵام بەتەکید جیاوازی هەیە چکە ئەو دەکێکە خۆی ئامادە کردووە بەلایانی کەم لە ڕووی نەفسیەوە ئامادەی و زۆر باشە و ئەو مناڵە بەخێرهاتن کراوە لە ئایلەکە لە بەرەوە باشترە بەڵام هەرچەند هەموو دێک و باوچێک مناڵی خۆی چەند بەتەمای نەبێت چەند نەیەوێت کێتە دنیا و ئەو پڕی هەموو دنیا خۆشەوێ بەڵام بەتەکید حاڵەتی جەستەیی و نەفسی دێکەکە باشتر ئەبێ و خاستان بۆ ئانەیەگەر نەخۆشییان لەگەڵ بێت خۆی ئامادە کردووە ینی بۆ نمونەوانی کە بورانەوەیان لەگەڵا ینی پەرکەم لپسی ئەگەر بێت و دێکەکە خۆی بۆ ئامادە کردوێت نوعی دەرمانەکانی گۆڕەراوە خەفیفتر کراوە بەپی يعني ضروريتي جسمي دان راوا وهروها نەخۆشەکانی کرد زەخە شەکرە یاخود يعني بۆ نمونە ئەو نەخۆشیانی کە حتا مثل نەخۆشی وەختیە بۆ نمونە ئەوانەی کە دەرمانی پێست بەکارهێنن کە بعضێ لە دەرمانەکانیان نابێت تەنانەت تا ساڵێک دوای ئەوەش سکی بێت چکە ئەگەری نقصان بوونی مناڵەکە زۆرە یا بۆ نمونە ئەو دەکانی کە نایەنێ سکیان ئێسکیان ئەبیە بەس ئەچێ لە ڕێی ئەملا ئەولا دەرمان بەکارهێنێ بۆی لەباری چێ بەتەکید نەتیجەی خراپی ئەبێ شەرنیە نەتیجەکە زۆر زەقبە یان شانسی هەیە لاونێ و دەرمانی ئیش نەکات خۆشبەختانە تەسیری ناکات بەس هەتا ئەو مناڵی ئەبێت ئەو عایلێ هەمووی لە سترەسا ئەو مناڵە بێ ئەو دەرمانە زەرەری هەبوو بێ لەسەری یاندا. دکتۆرە دیارە بینەرەکانمان پەیوەندی زۆرمان پێوە دەکەن و پرسیاری جۆرەجۆریان هەیە بەڵام یەکێک لە پرسیارەکان خانمێکە دەڵێت لە ماوەی 2 ساڵدا 4 منداڵم لەبار چووە هەموو منداڵەکانیش دەڵێ بە شێوەیەکی گشتی تا 3 مانگ تەمەن دەکەن دوایەوە لە بیریان دەچێت دوایەوە لە باری دەچێت ببورن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە پێویستە چی بکات ئەم خاتونە سەردانی پزیشکا بۆی بزانێت چیە سەبەبەکەی ئەو فەحسانی کە هەیە هەرچی ئەڵێ زۆریش پشکنینم کردووە باسی لەوەش کردووە ئەگەر بێت و پشکنینەکانی هەمووی بە مەزبوطی کردبێ و سەبەبی نەبێ ئەگەر هەیە مناڵی کێ هەیە باسی لەوە نەکردووە بەڵام تەنها و تویانە لاوانەیە خوێنمەینت لەگەڵ بێت ئەگەر خوێنمەین بێ مەفرۆزە بە عیلاج چاک بکرێ ینی مەفرۆزە ئیسفادە لە عیلاجکە بەس زۆربەی لە بارچوونەکان بەهۆی خەلەلی کڕۆمۆسۆمات و جیناتەوە کە ئەمە عیلاجی نییە لاوانێ خواردنی فۆلیک ئەسید تەسیری هەبێ بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی ڕوو لە چارەسەرەکان بکات چه عیلاجێکتان هەیە ئێوە بۆی ئەگەر خەلەلی جینات و کڕۆمۆسۆم بە هیچ عیلاجێکمان غێری فۆلیک ئەسید بەس ئەمانە عیلاجیان ئەوەیە هەر سکا هەتا مناڵێکی باشێ بێن تا دانەیەک دەرەچێت ئەتوانین ینی بەعزێ جار لە ڕێی IVF ئەوانێ ئەو لە وڵاتی ئەمە دەست ناکەوێت لە ڕێی مناڵی بەلووریەوە پێش ئەو فحسی کۆرپەلەکان بکرێت بەس بە شەرتێ ئەوە بە شەرتێ ڕاستە کە نەخۆشەکە بدۆزرێتەوە سەبەبی لە بارچوونەکە چییە دکتۆرانی چ جینێکە چ کڕۆمۆسۆم ئەنجاتوانێ و فحسی بکەین کە دایکێک دووگانە بێ و مناڵەکەی لە بارەچێ
ئەبێ دووبارە چنێکی لە بینابێ دووبارە دووگیان بێتەوە مناڵێکی تر بخاتەوە بەپی لە بارچوونەکە تۆ ئەگەر ئەو لە بارچوونە حملیان کۆدی بێ ئەواتە دووگیانی هێشوەترێ ئەمە ئەبێت هەتاوەکم هۆرمۆنەکەی ئەبێ بە سەفر و دوای ئەوەش ماوەیەکی چاکی بیرێتێ ئەنجاستێک بکاتەوە ئەگەر حملی خارجی ڕەحم بێ و بۆرێکی لا نەبرابێ ئەبێت بەلایانی کەم 6 مانگ مەناکە ئەنجا بێڵەسکی بێت چکە ئەو شوێنە برینارە ئەگەری ئەوەی کە هەیە کە لە هەمان شوێنە دروست بێتەوە بەس تۆ لە بارچوونی تر پێویست ناکات هیچ مەنعێک بکە. دکتۆر ئەگەر بێنە سەر ئەو دوو جۆرەی حمل کە باسی کرد ئەتوانێت ڕوونکردنەوەمان بۆی بینەرانی زیاتر ئاشنا بن لەسەری وڵا خۆ دوو مۆزوعی دوور و درێژە بەڵام بە شێوەیەکی کورد حملی ئەنکۆدی چییە یاخود دووگیانی هێشوە ترە ئەو هاوڕێ مناڵە کە هەیە نەخۆشە هاوڕێ مناڵێکی تەبیعینە چۆن هەموو شتێک لە دەستا ئەگەری نەخۆشی هەیە گەڵاشیش ئەگەری نەخۆشی هەیە بە چاو بە شێوەی هین دەرەکەوێت بەڵەتری وەکو تری سپی ئاو بڵق بڵقا هەندێک جار بە چاویش دەرناکەوێت لاانە هیچ ئایبی نەبێ بەس کە لەژێر میکرۆسکۆپە ئەوە دەرەچن ئەمە ئەگەر هێشوە ئەگەر وێڵاشەکە بەتەنها نەخۆش بە هەندێک جار کۆرپەلەکەش لەگەڵ خۆیان نەخۆشەخە کەمە کۆمپلیتە و ئینکۆمپلیتیشەوەی کە مناڵەکەی بەس وێڵاشەکە نەخۆشە ئەمە لەم حاڵەتانە ئەگەری ئەوەی زۆر کەمە ئەم بسکە بەردەوام ببێ مشکلەوەی ئەمە ڕێنجێکی زۆری هەیە لە بینەوەی تەنها بەس پێڵەن ینی هێشوەترەیە تاوەکم حتا لاوانە هەندێک جار سەرەتان دەرچێ بەڵام خۆشبەختانە سەرەتانەکەشی ئەتوان بڵێن 100% زۆر جار علاجەکرێت. بەڵێ دکتۆر بۆیە مناڵێکی تەندروست بێت و هەم هێلکەی تەندروستی شەبێ واتای ئەمە چیە ئەبێت چی بگرێت تا و خانمان هێلکەکانیان تەندروست بێ هێلکەکانیان تەندروست بێت یەکەم تەمەن زۆر باشە یعنی تۆ لە باشترین تەمەن بۆ دووگیانی 25 بەس ئەم قسەی من ئستثنای تیاچکە هەیە زۆر مناڵە هەیە زۆر لەو گەورەترە مانەوەنیە کە تەواو مەیوز بن و بترسن نەخێر دووهەم وەرزش چکە وەرزش وەکو دژە ئۆکسان هەموو ئەوشتانەی لە جسمە وەکو دژە ئۆکسان ئیشەکەن لەسەر هێلکە ئیشەکەن هەموو ئەوشتانەی بەعکسەوە بۆمباردمنتی جستە ئەکا سترێس بۆ جەستە دروست دەکات تەئسیری هەیە لەسەر هێلکە لەبەرەوە وەرزش خواردنی تەندروست زائیدەن وەکووتمان تەمەن ئەمانە طبعاً بۆ ماوەیی هەروەها جسمی یەکێک بۆ یەکێک فەرقەکە چکە هەیە لە تەمەنی 25 ساڵە هێلکەکانی وەستێ هەیە نەخێر هەتاوەکم 45 و 48 شەر بەردەوامەوە ئەتوانێت مناڵ دروستکە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ڤیان سعدی پسپۆڕی نەخۆشی ژنان و مناڵبوون سپاس بۆی بەشێک ڕاستەخۆ لەگەڵمان بوویت.